زەویەکانمان داگیر کراوە لە شەڕی ناوەخۆ ئێستا ئاشتیە بڕیاری پێدەرچووە بڕیاری ئەنجومەنی وەزیران ئەوە بڕیاری کاکنێچیری کاو زەویانەمان بدرێتەوە فەرموو بڕیاری پێدەرچووە دووبارە 37 کەسە ئەوە لستەکەی شارەوانی کاکە فەرمووە بڕیاری وەزیری شارەوانی هاپشان و بدەم ئەوەش لستەکانی قایمەکانی ناوەکان شەهیدەکان کە دەجار بڕیاری پێدەرچووە شارەوانی هەولێر ڕایگرتیە احترام بە ئەنجومەنی وەزیران ناکە وەزیرێک بووە احتراف بە سەرۆکی ئەنجومەنی وەزیران نەکە ماری خەڵک دابەش نەکرێت لەسەر چی کاکە لەسەر چی ئێمە ڕابۆستین داوای چ بکەین کاکە داوای مافی خۆمانەکەین مافی شەهیدەن کە ئەو عادانمانەوە دەرچووە داوا دەکەین قەرەبوو بکرێتەوە و بماندنەوە بەرێ زەوین لۆ دەرچووە پێدەراوە وەرن گرتووە لێشیان داگیر کردوین تەوزیع کراوە دووبارە ئەنجومەنی وەزیران بڕیاری داوە زەویەکانمان بدەنەوە ئێستاش ئەوە بڕیارەکانە لە ساڵی 1994 بەرێ تاپۆش بوو تەوزیعیش کرا و ڕۆیشت و دووبارە کە کەتە سەناوی خەرکی دید ئەوزە دووبارە بڕیاری ئەنجومەنی وەزیران دەرچەوە ئەو بڕیارە ئەو بڕیاری کاک نێچیری کاک بەرێ زەویەکان لە حدودی شارەوانی هەولێرە کاک واللهی لە کورانی عنکاوەی لە حەسەتیە لە هەموو جێەکان بەجێرەی ئیمکانیت لە عاتەبی لەوێیان داینێ وڵە لە لای پارتیەوە داگیر کراوە کاکە پارتی تەوزیعی کردووە هەردوو لە نەکوور یەکێتیش لەو لای داگیری کردیە نەکو برێن وڵات پارتی هەردوو لایەن کاکە ئەمە داوا دەکەین هەردوو لا قەرەبووی هەمووی بکەنەوە بەری بەری ئەوە ئەنجومەنی وەزیرە وەزارەتیش دەرێ بە ئەنجومەنی وەزارەت ئێمە ڕامان گرتووە بڕیار دەرێ دوو کراتەوە کاکە دوو جاریش نومان کردەوە هەر ڕایگرتیە دوا داواکاریمان لە ئەنجومەنی وەزیران و لە حکومەت ئەو زەویامەنان لۆ بجێڕنەوە ئەمر بە وەزارەتی شارەوانی بکەن زەویەکانمان بدەنەوە قەرەبوومان بکەنەوە زەویەکەمان بدەن